کرێکارانی کۆمپانیاکان و ئاماژە بەکەمکردنەوەی موچەکانیان دەکەن و دەڵێن ئێستا کە مانگی 5 ئەوان موچەی مانگی 2یان وەرگرتووە لە کاتێکدا نزیکەی 9 سەعات ڕۆژانە کار دەکەن. موچەکانیشمان معاشمان ئێمە ئێستا مانگی 2یان پێداوین، معاشەکەمان 350,000 ڕاستی بێ وەڵای ئەویش هەر هەچەمی قەناعەتەکەین پێ نا بەخوا کەمە بەڕاستیش 300,000 هەیە مناڵی ئەوەی کە مەسەلەن ماڵی مناڵدار بەشی ناکە ئەسڵ تێگەی بەخۆران ئەوێ هەر قەرزکە ئەمما بۆ ئەمامە قەرز بکە. ئیشەکە بێت چۆنە بەیانی سەعات 7 تا سەعات 11 ڕۆیت و دوایەوە یەک تێت و تا 3 دوو شەف ئیستراحەتی نییە ئیستراحەت. بەشێکی دیکە لە کرێکاران دەڵێن ناتوانن لەسەر جۆری گرێبەستەکانیان و نیگەرانیەکانیشیان قسە بکەن لەبەر ئەوە ئەگەری هەیە کارەکانیان لەدەست بدەن. ناتوان زۆرکەمە و کەکان نادە قسە بکە برە بۆچی دواکەن بۆچی دواکەن بۆچی معاش دواکەوێ بۆ مازراو ناکەن بۆچی ناتوانن قسە ناوێڕن. نوێنەرێکی کۆمپانیای بیڤان لە هەڵەبجە دەڵێ کەمی پارە و دواکەوتنی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەت پێشینەی کۆمپانیەکانی دواخستووە و بۆ هۆیشەوە کە موچەی کرێکاران دوا دەکەوێت. ئەگەر خاوەن کۆمپانیاکە بێت و پارەی تەواوی بۆ سەرف کرێ ئەو پارەیە کە درێتێ حەقی خۆی پێ بدرێ ئەمانی هیچ گرفتێکیان نابێت چونکە ئەمان پێشتر کە کاریان نەکرد مانگی 400,000 دیناریان وەرەگرت. ئێستا 400,000ەکەی بەپێی ئەوەی ئیشوکارەکان نەختێک کەم بۆتەوە. سەندیکای کرێکارانی کوردستان پشتڕاستی ئەوە دەکەنەوە کە گۆڕانکاری لە گرێبەستی کرێکاران بەبێ ئاگداری خۆیان کراوە و هەندێک جاریش ئەم گرفتانیان گەیاندووەتە دادگا. زۆربەی کارێکارانی کە گرێبەستیشیانە گرێبەستی کاریانێ و هەندێک گرێبەستی ئێستا کرێکار خۆی ئاگاداری نییە. زۆر جاران بۆ هۆشیاری کرێکار هەندێک گرێبەست کراوە کە کرێکار خۆی ئاگادار نییە خاوەنکار خۆی گوێی بەبێ کرێکار ئاگادار بێت بۆ دەتوانێت هەموو کاتی دەستکاری موچەکەی بکات بەبێ چووکە کرێکارەکە هیچ شتێکی ڕسمی نییە بەڵام ئەوانی کە گرێبەستیان هەیە و بێن لێرەش کات کە نێمە ئینمانێ دایرێک کارمانێ بڵین محکەمی کارمانی لە سلێمانی ڕاستە لە هەڵەبجەنێ بەڵام لە سلێمانیە و پارێزەی تایبەتی خۆمانی وەکو مەکتەب تەنفیزی ئەتوانین هەموو ئیشەمە ڕێکاری ببینن بەبێ بەرامبەریش. ساڵانێکی زۆرە سەندیکای کرێکارانی کوردستان پرۆژە یاسایەکیان لە پەلەمانی کوردستان بە ناوی پرۆژە یاسای کار ئامادە کردووە و پرۆژەکە پەسەند کراوە و بڵاو کراوەتەوە بەڵام هێشتا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە ئەمە ژوای کردووە کە مافەکانی کرێکاران ون ببن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.